پێشمەرگەی هەولێر جارێکی تر لە یاریگای خۆی تووشی ئەنجامە خراپەکان بۆ و دۆڕانی ئەم جارەی پێشمەرگە بەرامبەر زاخۆ بوو لە دوا خولەکەکان. لە یاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان لە هاوینە هەواری پیرما میانەی پێشمەرگەی هەولێر میوانداری زاخۆی کرد. پێش یاریەکە زاخۆ لە 5 یاری 8 خاڵی هەبوو لە خانەی چوارەمدا بوو. پێشمەرگەی هەولێریش لە 4 یاری 5 خاڵی هەبوو لە خانەی هەشتم. یاریەکە دەستپێکێکی خێرای هەبوو کاتێک لە چرکە ساتەکانی سەرەتا زاخۆ لە ڕێگای یونس شەکوور پێشکەوت. دوای ئەوە پێشمەرگەی هەولێر زۆر هەوڵیدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە تا لە خولەکی 28 گۆڵکاری یانەکە غانم کەریم بە لێدانی سەر ئەنجامەکەی بۆ پێشمەرگەی هەولێر یەکسان کردەوە. گێم یەکەمیش بەم ئەنجامە بەکۆتە هات. لە گێمی دوم تیپەکەی سەمیر بابۆ کۆنتترۆلی پان و درێژی یاریگای کردبوو، بەڵام هێرشی مەترسیداری کەم بوو. تا دەهات یاریەکە لە کۆتاییەکان نزیک دەبەوە. پێشمەرگە سەرکەوتو نەبوو لە هەژاندنی گۆڵی زاخۆ، بەڵکو لە کۆتا خولەکانی یاریەکە لە هێرشێکی هەڵگەڕاوە شوان محەممەد توانی گۆڵی دووەم و سەرکەوتن بۆ زاخۆ تۆمار بکات. هۆکارکە زۆری دەگەڕێمەوە سەر یاریگایەکە بەڕاستی چکەوە چارگەمەی لێکۆنا تاکو ئێستا نەمان برتەوە لە دەرە یاریگای خۆمان لەگە کەرک و یاریمان کرد 3 گۆڵشمان کرد، بەڵام ئەوە چار یاری ینی لەو یاریگەی نەزم خی گەورە مفقمان ناکە نازم ئینشاڵڵا یاریەکانی داهاتوو ئەوە دەکەن ینی گلەیش لەوەی یەکەم ڕاست لە مازمەکان زۆر گۆڵی ئاسان لە دەست دەدەن خاصن لە جێمی یەکەم بەڕاست دەبات 3-4 گۆڵی بکەن. وامجي تقريبا يعني ما استعدادك قالك باش تشكل بو في لعبه ومظني يعني فريقك لازم يعني مصارعه يمكن الملعب ده وتصميمه بو سين خطابي والحمد لله والشكر يعني خديجي قال ما بيعبروا ماشيه يعني فوزك مهمين وفوزات يعني تقريبا داخل بمنافسه سر دوري. بەم ئەنجامەش زاخۆ بە کۆکردنەوەی 11 خاڵ بە شێوەیەکی کاتی 1 پلە سەرکەوت و هاتە خانەی سێم و پێشمەرگەی هەولێریش بە هەمان خاڵ لە هەمان ڕیزبەند مایەوە و بە 5 خاڵ لە خانەی هەشتم. ئەم یاریگایە بۆ هۆکارێک کەوایانەی پێشمەرگەی هەولێر کەمترین خاڵ لا خولی نایابی کوردستان بەدەست بێنێت. ئەمەش دوای ئەوە یانەکە لە کۆی 4 یاری لەو یاریگایە تەنها 2 خاڵی بەدەستێنەوە، 2 شکست و 2 یەکسانیت ئەیە. بۆ ئەم هەفتەیە ژیانەی پێشمەرگەی هەولێر لە کۆتا خولەکان بەیانی زاخۆ دۆڕا و هاندەرانی جارێشتر ناومێت کرد. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هاوینە هەواری پیرمام.